کە باس لە سەردانەکەی وەزیری دەرەوەی رووسیا بۆ عێراق و هەرێمی کوردستان دەکەین وا بڕیارە ئەمڕۆ بە سەردانێک وەزیری دەرەوەی رووسیا بگاتە عێراق و سەرتا لەگەڵ بەرپرسانی عێراق کۆبێتەوە پاشانیش بێتە هەرێمی کوردستان و لاهورێ لەگەڵ لایەنە سیاسیەکان یاخود کەسایەتی سیاسیەکان کۆبێتەوە قسە و گفتوگۆ لەسەر کۆمەڵێک بابەتی سیاسی و پەیوەندیدار بار و دۆخی یاخود بەرژەوەندی سیاسی نێوان هەرێمی کوردستان و رووسیاوە بکرێت. تایبەت بەم بابەتە دکتۆر یادگارعەلی مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە کەلارەوە میوانە. دکتۆر سڵاو لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. پێش ئەوەی باز لە سەردانەکەی وەزیری دەرەوەی رووسیا بکەم دەمەوێت بپرسم لێستادا پەیوەندیەکانی رووسیا و عێراق و لە نێویشیاندا هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنی؟ سپاس بۆم دەرفەتە. دیارە مێژووی پەیوەندیەکانی نێوان عێراق و رووسیا مێژوویەکی دیێرینە لە ڕاستیا سەرەتاکەی بۆ ساڵانی چلەکانی سەدەی ڕابردووە گەڕێتەوە و عێراق و رووسیا لە ڕاستیا جگە لە ساڵانی 55 بۆ 58 کە لە کۆتایی سەردەمی مەلەکی لە عێراقا کە پەیوەندیەکانیان نەمایان پەیوەندیەکانیان خراپبووە، ئەگەرنا لە دوای ئەوە تاوەکو ئێستا پەیوەندیەکانی نێوان عێراق و رووسیا بەردەوام باش بووە و ئێمە بووەمە توانین ئاماژە بە چەند خاڵێک بکەین لە ڕاستیایان چەند لایەنێک بکەین بۆ باشی ئەو پەیوەندیانە سیرەکەین. کاتێک لە 58 کاتێک عەبدولکەریم قاسم دێتە سەر حکومڕانی عێراق ئەگرێتە دەست، ڕاستەوخۆ نەوتی عێراق بەشێک لە نەوتی عێراق ڕەوانەی رووسیا ئەکا و لە بەرامبەر ئەوەیە سیرەکەی چیەکە هاوکاری سەربازی لە وڵاتانی کوتلەی شەرقی کە وڵاتانی سۆڤێتە وەرەگرێت و هەروەها سیرەکەین لە تا ساڵی 89 ئێمە گەر سیر ئامارەکان بکەین سیرەکەین لە 89 بازرگانی نێوان عێراق و رووسیا زۆر بەرفراوانە بێت، ینی بۆ 1 میلیارد دلار بەرزە بێتەوە و تا ساڵی 92 بە پێی ئامارانەی کە هەیە لە پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەردوو لایە تا ساڵی 1992 لە نزیکەی بازرگانی نێوان عێراق و رووسیا ئاڵوگۆڕی بازرگانی و ئابووری نێوان هەردوولا بۆ زیاتر لە 30 میلیارد دلار بەرزۆ بووەتەوە و ئەم پەیوەندیانە هەروە بەردەوامە بێت و تاوەکو ڕوخانی ڕژێمی بەعس ڕژێمی ڕابردووی عێراق تا 2023 پەیوەندیەکان زۆر باش بوونە. نزیکی 80 کۆمپانیا نزیکی 40 کۆمپانیای رووسی لە ڕاستیا لە عێراق نیشان کردووە، 80 پرۆژەی زانستی رووسیا لەم وڵاتەیە لە ڕاستیا لە کارا بووە. بەڵام کاتێک کە پرۆسەی ئازادکردنی عێراق یاخود داگیرکردنی عێراق لە 2023 بەڕێوە ئەچێت یاخود ڕوو ئەدات، ئەم پەیوەندیانە تا ڕادەیەکی زۆر سستی بەخۆوە بینێت. ئەبینین ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و رووسیا لەو کاتەیە بۆ 250 میلیارد دلار میلیارد دینار دا ئەبەزیەوەتە 80 قات دا ئەبەزیە ئەم پەیوەندیانە، چونکە بەشێک لە بەڵێندەران لە سەرمایەداران لە کۆمپانیا رووسیەکان لە ڕاستیا لێرە بەهۆی کاری تیرۆریستی بەهۆی دروستکردنی هەڕەشە و هێرش لە سەریان ناچارن عێراقیان جێهێشت. عێراق لەو ماوەیە جۆرێک لە سستی لە پەیوەندیەکانی لە ڕاستیا لەگەڵ مۆسکۆ ڕووەدات، بەڵام دواتر سێرەکەین لە 2008 رووسیا بەخۆیان ئەچێتەوە بە جۆرێک بە استراتیژێکی ترەوە دێتە نێو هاوکێشەکە، ئەوە بوو کە هەستا بە نزیکی 12 میلیارد دلار قەرزی یەکێتی سۆڤێت لە لای عێراق بوو، لە ڕاستیا قەرزی چەک بوو کە پێشتر پێی فرۆشت بوو. رووسیا لەو قەرزانە خۆشە بێ، بەڵام هەر بەمەوە ناوەستێ ڕاستەخۆ دێت پرۆژەی پەرەپێدانی کێڵگەی قورنەی دوو کە لە خواروی عێراق جێبەجێەکرێت بە زیاتر لە 4 میلیارد دلار ئەم پرۆژەیە بە کۆمپانیای لوک ئۆیلی رووسی ئەدات و رووسیا لە شەڕی داعشا سیرەکەی نزیکی زیاتر لە 1 میلیارد دلار چەک دیسان بە عێراق ئەفرۆشێ و لە 2012 بەرپرسانی سەربازی عێراق سەردانی مۆسکۆکەن بە بڕی 5 میلیارد دلار لە ڕاستیا گرێبەستی چەک و فڕۆکەی شەڕکەر و سەکۆی موشکی و ئەوانە لەگەڵ رووسیاکەن. واتە پەیوەندیەکانی نێوان عێراق و رووسیا لە ڕاستیا هیچ سەردەمێک بکۆڵێت ناتوانین بڵێن خراپ بووە، هەنێ سستی بەخۆ بینیوە بۆی بارودۆخی سیاسی و ئەگەرنا پەیوەندیەکانی نێوان عێراق و رووسیا لە ڕاستیا لە چلەکانی سەدەی ڕابردوو تاوەکو ئێستا مەتوانین بڵێن لە بارودۆخێکی زۆر باشا بووە. بەڵێ دکتۆر، کەواتە ئەم سەردانەی سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لێستا کە ئەمڕۆ وا بڕیارە سەردانی عێراق و پاشان سەردانی هەرێمی کوردستان کە ڕەهەندە سیاسی و ئابوووریەکانی چۆن خوێندنەوەی بۆ دەکەی بەڕێستان؟ بەڵێ دیارە سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی تورکیا شەوێ وەزیری دەرەوەی رووسیا ببورن شەوی ڕابردوو بەیاوەری یان شاندێکی باڵای دیبلۆماسی سیاسی ئابووری
و هەروەها شاندێکی گەورەی ئیعلامی لە ڕاستیە کە لە 25 لە وێستگە ئیعلامیەکانی وڵاتەکەی ناودارەکان ڕاستیە یاوەری شاندەکەیەکەن زۆر زۆر بە گرنگیەوە ئیعلامی ڕووسی باسیەکات. ئەم کۆبوونەوەیە لە ڕاستیە من نەتوانم بڵێم ڕاستە بەپێ ئەجەنداکەی ڕاگەیەنراوە کە بۆ پەرەپێدانی پەیوەندی ئابوووریەکان و بواری بازرگانی و بواری وەبەرهێنان و کەرتی تەندروستی و کەیسی خوێندکارانی کورد لە وڵاتەوە و هەروەها ڕەنگە ئیمزاکردنی گرێبەست بێ لە بواری سەربازی و کۆمەڵێک ئەوانە. بەڵام لە ڕاستیە ئەسڵی ئەم مۆزوعە سەردانی ئەم بەرپرسە ڕووسیا لەم کاتەیە بۆ عێراق و مانەوەی بۆ ماوەی 2 ڕۆژ لە عێراقا کە بڕیاریشە لە ڕاستیە سەردانی هەرێمی کوردستان بکات. گرنگی ئەمە یان بۆچی لەم کاتەیە ئەم سەردانە کراوە. لە ڕاستیە ئێمە بیرمان نەچێت مانگی ڕابردوو محەممەد شەیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕاستیە سەردانی هەرێک لە وڵاتانی فەڕەنسای کرد، سەردانی وڵاتی ئەڵمانیای کرد و لەوێ چەندین گرێبەستی لە ڕاستیە لەگەڵ وڵاتانەیە واژۆ کرد لە بواری وزە، لە بواری نەوت، لە بواری تەکنەلۆجیا. ئەمە بۆ خۆیەکێکە لەو خاڵانەی کە ئەسڵەن ئەو دوو وڵاتە لەگەڵ رووسایە کێشەیان هەیە بەهۆی جەنگی رووسیاوە، جەنگی رووسیا و ئۆکرانیاوە. یەکێک لە وڵاتانە ئەڵمانیایە، فەڕەنسایە کە ئەوانە بەڕاستی نەیان شاردووە دژایەتی ڕاستەوخۆی خۆیانیان بۆ رووسیا ڕاگەیاندووە. تەنانەت پەرلەمانی ئەڵمانیا بڕیاری داوەکەوە دەبابەی لێۆپارد کە بەهێزترین دەبابەی ئەڵمانیا مەسەڵەن بیبەخشێ بە سوپای ئۆکرانیا. بۆیە ئەمە یەکێک لە خاڵەکان کە لەم کاتەیە ڕووەدا. و هەروەها ئێمە بیرمان نەچێت هەرمانگی ڕابردووش بوو کەوا وەزیرانی دەرەوەی هەرێکە لە وڵاتانی مەغرب و هەروەها سعودیە سەردانی عێراقیان کرد. دیارە ئەم وڵاتانن کە وزەیان هەیە، ئەو وڵاتانن کە نەوتیان هەیە، پێترۆڵیان هەیە. و هەروەها لە پاڵ ئەمەشا ئێمە ئەزانین کەوا قەتەر لە ئێستاە 130 پشکەکانی کۆمپانیای تۆتال ئێنەرجی فەڕەنسی لە ڕاستیا وەرگرتووە لە بواری وزەیە و ئەو ئەوێت ئەم 130 پەرە پێ بدات بە جۆرێ لە جۆرەکان گازی سروشتی عێراق هەناردەی وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئەوروپا بکات، چونکە ئەوروپا لە ئێستا بەهۆی جەنگی عێراق بەهۆی جەنگی ئۆکرانیا و رووسیا لە ڕاستیا ئەوروپا تووشی تاریکی بووە، تووشی سەرما بووە، تووشی قەیرانێکی زۆر زۆر سەخت بووە، زۆربەی کارگەکان لە ڕاستیا وەستاون. بۆیە قەتەر بە جۆرێ لە جۆرەکان ئەوێت لە ڕاستیا وەزعێک دروست بکات کە بتوانێت بەهانە براعاتی ئەو وەزعی ئەوان بکات بەهانای ئەوانەوە بچێت. بۆیە رووسیا بەمەی زانیوە لە ڕاستیە هۆشداری تون بە قەتەر دراوە کە دەست بۆ کارتێکی لەم شێوەیە نەبات، چونکە ئەمە ئێستا لە ڕاستیە مەسەلەی وزە و مەسەلەی گازی سروشتی لە تەنها لە کارتێکی ئابووریان نەماوەتەوە. ئێستا ئەمە بوو بە چەکێکی سیاسی. ئێمە بینین رووسیا مەسەلەن لە سەرەتای هەڵگیرسانی جەنگەکەی لە سەرەتای هەڵگیرسانی جەنگەکە لەگەڵ ئۆکرانیا چەندین تەنها کارتێک کە رووسیا بەدەستیەوە بێت لە ڕاستیە بەرامبەر بە ئەمریکا، بەرامبەر بە ئەوروپا، بەرامبەر بە وڵاتانی نادۆست گازی سروشتی بووە. ئەوە بوو جارێک گازەکەیان لەسەر ئەگرێتەوە، گاز جارێکیان بە پاساوی سیانەکردن لە ڕاستیە کەمی ئەکاتەوە. ئەنی هەر جارە و بە جۆرە لە جۆرەکان ئەوروپا لە ڕاستیە تووشی ڕەزالەت بووە، ئەوروپا تووشی تاریکی و تووشی لە ڕاستیە سەرما بووە. بۆیە ئەوان بە هاوکاری ئەمریکیەکان ئەیانوێ هەرچۆنێک بۆ دەرچەیەک بدۆزنەوە. جایتر ئەو دەرچەیە کوێیە؟ ئەو وڵاتانەیەکەوە بەرهەمهێن یاخود مەزدەری وزەن بە تایبەتی گازی سروشتیش لە نێویانە عێراق بەشێکیانە، لە ڕاستیە قەتەر بەشێکیانە، مەغرب بەشێکیانە، جەزایر بەشێکیانە. بۆی ئەوان ئەیانوێت بە جۆرە لە جۆرەکان مەزدەرێک بدۆزنەوە، سەرچاوێک بدۆزنەوە تاوەکو ئەو پێویستە زۆرەی کە لە ئێستا بە گازی سروشتی رووسیایە نەمێنێت. بەڵام رووسیا لە ڕاستیە تاوەکو ئێستا بە بڕای ئێمە توانێتی کارتەی لە دەستی خوا هێشتووەتەوە. بەڵێ دکتۆر، وەکو کۆتا پرسیارەگەر زۆر بە کورتی وەڵام بێتەوە، من سپاس دەکەم. کاریگەری ئەم سەردانە لە ڕووە سیاسی و دیبلۆماسیەکەوە بۆ هەرێمی کوردستان چی دەبێت؟ بەڵێ دیارە وەکو ڕاگەیەنراوە بڕیارە سەردانی هەرێمی کوردستانیش کە ئەو بەرپرسە رووسیا لە ڕاستیە سەردانەکەشی بۆ هەرێمی کوردستان زۆر زۆر وازحەکە بۆ مۆزوعی وزەیە بە تایبەتی گازی سروشتیە، چونکە هەرێمی کوردستان ڕاستیە ئەوەی ئێمە هاوکێشەکانە خوێنین و لەژێر فشارێکایە، فشارەکە بەشێکی ئەمریکایە و ئەوێت بە هەر نرخێک بووە هەرێمی کوردستان و بەرهێنان لە گازی سروشتیا بکات. بە تایبەتی دیارە لە کێڵگەکانی کۆرمۆرمان هەیە، کێڵگەکانی بنەباوێمان هەیە، بە تایبەتی ئەویسترێک کە یەکێک لەم کێڵگانە لە ڕاستیە گازە سروشتەکەی لە ڕێگەی تورکیاوە هەناردەی دەرەوە بکرێت. بەڵام ئێمە وازح دیارە ئەم هاوکێشەکە رووسیا پێشتریش نێشاردوت ئەو دژ بەمەیە لەم کاتەیە، چونکە کاتی وەبەرهێنان لە گازە لەم کاتە لە ئێستا بۆتە مۆزوعێکی سیاسی، مۆزوعێکی ئابووری نییە لە ئێستا. دەستبردن بۆ گاز واتە دەستبردنە بۆچی؟ دەستبردنە بۆ کارتێک، بەرزکردنەوەی کارتێکە بەڕووی رووسایە. رووسیا تەنها کارتی گازی سروشتیە. ئێستا تۆ بێ گازی سروشتی بەڕووی ئەوە بەرزکەیتەوە لەژێر فشاری ئەمریکا بێت یاخود بە هەر هۆکارێک بێت،
لە ڕاستیان رووسیا ئەمەی ئەستەم پێی قبولەوە هەروە ناشی شارینەوە یعنی بەڕاستی وڵاتانی ئیقلیمی تری ئەم ناوچەیەش لەم کاتەیە بەڕاستی لەگەڵ هەناردەکردنی گازی سروشتیانین وێ من وایە بینم کەوا سێرگی لاڤرۆ و وەفدە رووسیەکە لەم سەردانەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش لە ڕاستیە ئەو پەیامە بەڕوونی بە هەردوو لادن کەوا لەم کاتەیە ئەبێت بە جۆرێک ورتر هاوکێشەی گازی سروشتی بخوێنرێتەوە و هەروەها ئەوە بخوێنرێتەوە کە ئێستا لە ڕاستیە ئەوروپیەکان ڕۆشنە دە قۆناغێکی مەترسیداری شەڕەوە لەگەڵ رووسیا وەش جەنگی ئۆکرانیا لە ڕاستیا درێژە ئەکێشێت و تازە بە تازە مەسەلەن ئەمریکا بڕیاری داوە دەبابەی ئەمرامزیان بە ئۆکرانیەکان ئەدا و هەروەها ئەڵمانیەکان تانکی لێۆباردیان پێدەن و هەروەها مەشق ڕایەنانیان پێەکەن واتە ئەم جەنگە بە ئاسانیە کۆتایی نایەت تا ئەم جەنگەش کۆتایی نەبێ نەیەت لە ڕاستیا قەیرانی گازی سروشتی کۆتایی نایەت بۆیە رووسیا ئەوێت بە هەر نەوعێک بووە ئەم وڵاتانە وەکو چۆن جەزایری رازی کرد وەکو چۆن مەغربی رازی کرد ئەوێت قەتەر و هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی تریش لەم قۆناغەیە لە ڕاستیا دەست بۆ پەرەپێدان یاخود دەست بۆ هەناردەکردنی گازی سروشتی بۆ دەرەوە بە تایبەتی بە وڵاتانی ئەوروپا نەبن چونکە لە حاڵەتی کوات بە دڵنیایەوە رووسیا کاردانەوەی ئەبێت وە رووسیا وڵاتێکە لە ڕاستیا لەسەر ئاستی جیهان حساباتی تایبەتی بۆ کرێت و حەقی وایە هەرێمی کوردستانیش لە ڕاستیا بە ورتر لەم هاوگەشانە تێبگات. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆری یادگار عەلی مامۆستای زانکۆ کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان بوون.